دەمەوێت لەبارەی کاردانەوەی گوتارەکەی سەرۆک بارزانی لە کەرنەڤاڵەکەی هەولێر گفتوگۆی زیاتر بکەم. بەڕێز سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق لەگەڵم دەبێت. کاک سیپان زۆر بەخێر بێت. بێگومان ئەمڕۆ گوێبیستی وتارەکەی سەرۆک بارزانی بوو، چیتان لێ خوێندەوە؟ بەناوی خۆی گەورە و دلۆڤان ئەو کاتەی ئێوە و بینەرانی باڕێزیش باش بێ حتمما ناکرێت لە گوتارێکی وەها مێژووی و گرینگدا لە سەرکردەیەکی زۆر گەورەی وەکو بەڕێز جەنابی سەرۆک بارزانی لە هەر شوێنێک بین ئەبێ کات بدۆزینەوە گوێ بیستی بین. ئەم گوتارە گوتارێکی مێژووی بوو، دەتوانین بڵێن ئەم گوتارە گوتاری بەرپرسیارەتی بوو، ئەم گوتارە گوتارێک پەیامێکی نیشتیمانی بوو بۆ ئەو کەسانەی کە تێدەگەن. ئەم گوتارە دەتوانین دابش بکەین بەسەر چەند لایەنێکەوە. لایەنێکیان بریتی بوو لە سەبەبەکانی دەنگدان بە پارتی کە لە یەک کاتدا پشت دەبەستێ بە مێژوویەکی چەندان شۆڕشە لە پێش ئینتیفازە و بە دوای ئەویشدا بابەتەکانی بەرگریکردن لە کوردستان دوای ئینتیفازە و لە هەمان کاتیشدا ئێمە ئەمڕۆ بە کۆمەڵێک پرۆژەی استراتیجی و بە ئاسایشێکی زۆر بەرز و بە ئەمنیەتێکی بەرچاوەوە لە ساحەی سیاسیدان کە ئێمە هەم لە ڕابردوو هەم لە ئێستادا و هەم لە داهاتووشدا ئێمە خاوەنی پلان و ڕۆیان بۆ داهاتوو. بۆیە وتاری جەنابی سەرۆک بارزانی یەکێک لە لایەنەکان ئەوە بوو کە ئەم سێ لایەنەی بۆ خەڵکی کوردستان ڕوون کردەوە کە بۆچی دەبێت دەنگ بە پارتی بدەن. مێژووی ئێمە گەورەترین سەنەدە بۆ داهاتووی ئێمە. لە هەمان کاتیشدا یەکێک لە نقاتە هەرە دیار و گرینگەکان کە جەنابی سەرۆک ئاماژەی پێدا بابەتی کۆتایی هێنان بوو بە مافیاگەری و ترۆر. ئێمە بینیمان کە کەسانێک لە سایه حکوومەت بە دەسەڵاتی حکوومەت کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن، بووینەتە مامەڕێک و سەرچاوەیەکی گواستنەوەی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان و عێراقدا کە ئەمە بە یەکێک لە مەترسیدارترین دیاردەکان لە جیهاندا دادەنرێت. ئەمە یەکێکە لە بەرنامەی کارنامەی پارتی بۆ حکوومەتی داهاتوو کە کۆتایی بە مەلەفی مەوادی مخەدەر بێنێ. ئەوە چەند زیانی بە پێگەی هەرێمی کوردستان گەیاندووە؟ ئێمە لە داخلیدا زیانێکی زۆر هەیە. هەر کەسێک گیرۆدەی ئەم دەردە کوشندەیە بێتن ئیتر ڕاستەڕێ نابێتەوە. خۆی و ماڵ و ژیان و کەسوکاری دەبنە قوربانی ئەم نەخۆشیە، ئەم ڤایرۆسە کوشندە کە کەسانێک خۆیان بە بەرپرس دادەنێن لە وڵاتەدا بە پلان دەیانەوێ خەڵک بێهۆش بکەن، خەڵک لە ئاستی عەقلانیەتی دوور بکەن. خەڵک وشیارە تێدەگات ئامانجی سیاسی لە دوای ئەم بابەتی بڵاوکردنەوەی مەوادی مخەدر هەیە هەموو جار بە دوای ئامانجی مادیەوە. ئامانجی مادی دەتوانن پارەیەکی زۆری پێکەسب بکەن وەک دەبینین ئەمە زانراوە لە هەموو شوێنێکدا. ئامانجی دووەم ئەوەیە کە هاوڵاتیان لە هۆش و لە بیری واقعی خۆیان دوور بخەنەوە بەرەو ئاستێک ببن کە توانای بیرکردنەوەیان نەبێ لەسەر ژیانی خۆیان، مستەقبەلی مناڵەکانی خۆیان، لەسەر کێشەکانی وڵات، بۆ ئەوەی بە ئاراستەیەکدا بێ ئەم کەسانێک کە گیرۆدەی مەوادی مخەدەر دەبن تەنها بیر لەوە دەکەن مەوادەکەیان دەست بکەوێ بۆ ئەوەی ئارام ببنەوە. بۆیە خەڵکانێک هەمیشە پەنای بۆ مەوادی مخەدەر بردووە بۆ کۆنتڕۆلکردنی شارە، بێدەنگکردنی شارە لە بەرامبەر ئەو کارە قێزەوەنانەی کە دەرحەق بە خەڵکی دەکرێت. بۆ نمونە ئێمە بینیمانە سەرانی یەکێتی خۆسەپێن ئەوەی کە ئێستا هەیە لە ماوەیەکی زۆر کەمدا کردەوەی تیرۆریستیان کردووە، بە شۆفڵ دەکەونە سەر ماڵ و گیانی خەڵک، زەوی تیجاری و گیرانبەها داگیر دەکەن، خەڵکی بێتاوان دەکوژن. تو بینە بەرچاوی خۆت چایچیەک لەسەر درەنگ هێنانی چا بکوژرێت من دڵنیام خەڵکی سلەیمانی و خەڵکی هیچ تاکێکی کورد ئەم زوڵمە مەترسیدارانە قبول ناکات. بۆیە پەنا بۆ بەر مەوادی مخەدەر و بێهۆشکەر دەبن کە خەڵک ئاستی بیرکردنەوەی خۆیان لەدەست بدات. لە هەمان کاتدا کردەوەی تیرۆریستی بینیمان لێرە هاوکارجاف لەبەر چاوی مناڵەکەیدا چۆن بە دڕندانە کوژرا. ئەمانە مەترسین لەسەر کوردستان. ئەو پەیمانێتیکردنی نەیارەکانی کورد بە تایبەت لەوەخدا کە ئێوە لەوێن واگەدارن. ئەمە خۆمان لەناو ئەو بابەتین ئەمە زۆر بەوازحی دەزانی. بابەتێکی زۆر گرینگ بوو کە زۆر بەڕێز جەنابی سەرۆک ئاماژەی پێدا. باوەڕ بکەن هیچ دەرزیەک بگرێت تا چەکێکی قرس، تا درۆن، تا بوجە بڕین، تا موچە بڕین، تا هێنانی سپا، هیچ شتێک لە دژی کورددا نەکرەوە ئەگەر ئەم برادرانە دەستیان تێنەوێ. ئەسلەن ئەوانە فکرەیان دەدەنێ. لە ساڵی 2012 هەر ئەمانە بوون وتیان سپا بکێشنە کەرکووک. لە ساڵی 2014 بە قسەی سەرکردەکانی خۆیان
هر امانه بون پیشنیاریان کرد که موچه و بودجه کردستان ببرن با بینەوە ئەمڕۆ ئێمە لە ساڵی 2023 دا کە خەریکی پەسەندکردنی موازنەی سێ ساڵە بووین سەرەتا لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان شاندێکی باڵای بە سەرۆکایەتی و بە ئەندامەتی چەندین وەزیری کابینەی نۆیەمنار دە بەغدا بە دەسەڵاتی کاملەوە بۆ ئەوەی کە ڕێکەوتنێکی زۆر جوان و ورد لەبارەی موچە بووجەوە بکەن من زۆر بە وردی معلوماتم لەسەر هەموو کۆبوونەوەکان و لەسەر وردەکاری ڕێکەوتنەکەشە بوو هەر لە یەکەم قۆناغدا یەکێتی شاندەکەی بەجێهێشت ئامادە نەبوو بۆ موچەی ئەم میلەتەی بچێتە بەغدا لەگەڵ شاندەکە کە موچەکە بگەڕێنرێتەوە لە هەمان کاتیشدا بەردیان ئەخستە بژێر پێی ئەو لێژنەیە کە نەتوانن ڕێکەوتنێکی باش بکەن دوای ئەوەی وەزیرەکانی پارتی لەگەڵ وەزیرەکانی گۆڕان و لایەنەکانی تریش بۆشایی یەکەتیان پڕ کردەوە بە ماندوونەناسی و خۆبەدەستەوە نەدان و خۆبە نەچەماندنەوە بەسەر کردایەتی ڕاستەخۆی جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی توانیان ڕێکەوتنێکی زۆر یعنی جێگەی شانازی و دەستخۆشی لەگەڵ حکوومەتی فدرالی لەسەر موازنە و ئەو مەوادانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان بکەن ئیتر ئەو بۆشایە پڕ کراوە کە ئەندامانی یەکێتی لەگەڵ شاندەکە نەچوونە بەغدا کاتێک لە وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان پەسەند کرا ڕێکەوتنەکە هاتە ئەنجومەنی وزاری فدرالی لەوێش پەسەند کرا هاتە ئەنجومەنی وەزیرانی ئێتحادی لەوێش پەسەند کرا اینجا هاتە پەرلەمان و لە لێژنەی دارایی بە تەوقیعی نوێنەرانی یەکێتی بە ئیعازی ڕاستە و خۆی سەرۆکی خۆسەپێنی یەکێتی ئەم موازنەیان بەلا ڕێدا برد ئەو ڕێکەوتنە جوانیان پرسیارێک بکەم ینی ئایا بەرژەوەندی حیزبی و کەسی گرنگترە لە بەرژەوەندی گشتی و لە بوونی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی ئەمانە عەقلیەتێکی دیکتاتۆریە کەسانێک کە بە دیکتاتۆری بیر دەکەنەوە هەمیشە بەو ڕێگا ناشەرعی و ناشرینانە بەکاردێنن بۆ ڕاکێشانی خەڵک دێن موچەی خەڵک دەبڕن بۆ ئەوەی بڵێن خەتای کاک مەسرور بوو هاتن موازنەیان بە لا ڕێدا برد بۆ ئەوەی بڵێن خەتای کاک مەسرور بوو على اساس پێیان وایە خۆ لە خەنە چاوی خەڵک وا دەزانێت ڕاستە کە خەتای کاک مەسرور بۆ دەچن دەنگ بەوان دەدان بەڵام خەڵک زۆر لەوە وشیارترە ئەم موازنەشیان بەلا ڕێدا برد بە دوایدا ئەو هاتن مەوزوعی تەوتینمان هەیە مەوزوعی بە بانقیکردن ئەو کەسانەی کە ئیجازە بە خۆ دەدەن لەسەر بابەتی بە بانقیکردن قسە بکەن دەبێ هەر هیچ نەبێ کەمێک شارەزاییان لە اقتصاد و لە سیستەم و لە نظامە داراییە جیهانیەکاندان هەبێ کۆنە پەرستانێک ئەمڕۆ هاتوون هێرش دەکەنە سەر بابەتی هەژماری من لێرەوە بە خەڵکی خۆشەویستی کوردستان دەڵێم و بەرپرسم لەو قسەی کە دەیکەم بە حکمی ئەوەی من پێشتر مامۆستای زانکۆ بووم لە ئابووری هەلگیری شارەزایەکی ئابووریم مەوزوعی هەژماری من پرۆژەیەکی زۆر پرۆفشنال و استراتیجی و مۆدێرنە اقتصادی هەرێمی کوردستان بە جیهان دەبەستێتەوە لەر نظامە دواکەوتویەکە دێینە دەرەوە هاتوون دژاتی دەکەن بۆچی دژاتی دەکەن چونکە ئەگەر نظامی اقتصادی و نەقدی لە هەرێمی کوردستان وەکو وڵاتانی پێشکەوتوو ببێتە ئەلکترۆنی و بانقی ئیتر ناتوانن مەوادی مخدر بفرۆشن و پارەکەی بە ئاسانی بگوازنەوە ئیتر ناتوانن داهاتی گومرکەکان بدزن و پارەکەی ساغ بکەنەوە ئیتر ناتوانن قاچاقچیەتی بکەن و پارەکەی ساغ بکەنەوە چونکە لە نظامی پێشکەوتووی بانقیدا هەر دۆلارێک لە کوێوە دێ سەرچاوەکەی چییە لە کامە وڵات هاتووە کێ داویەتی کێ وەردەگرێ بۆ کوێ دەچێ لە کوێ هەلدەگیرێ هەمووی دیارە ئەمانە دژایەتی هەژماری من دەکەن بۆ ئەوەی کردەوەکانی ئەوان دیار نەبێت شتێکی تریشت بیر بخەمەوە تا قسەی لەسەرکەی ئەویش برنەدەرەوەی ناکۆکێنەوە خۆیەکانی هەرێمی کوردستانە بۆ بەغدا و بۆ نمونە خستنە بەردەستی دادگای فیدرالیە بە تایبەت لە بابەتی پەرلەمانی کوردستان بابەتی هەڵبژاردن یاساکان باوەڕ بکە بابەتەکان و پۆخڵەوات و کاری قێزەوەنی ئەو برادرانە خۆسەپێنەی سەرکردایەتی ئێستای خۆسەپێنی یەکێتی ئەوەندە زۆرن بە سەعات لێرە ڕەوەستی ناتوانین هەمووان باز بکەن هەستان کاتێک کە پەرلەمان کوبووەوە بۆ ئەوەی قانونی تەمەنی کۆمیسیۆنی هەلبژاردن درێژ بکاتەوە هەلبژاردن لە کاتی خۆیدا ببرێ هەستان گێرەشێوینیان دروست کرد و چوون لە بەغدا بڕیاریاندا بە هەڵوەشاندنەوەی پەرلەمان ئەوان بۆیە پەرلەمانیان هەلوەشاندەوە تاکو دەریچەیەکی تر ببینەوە کە قانونی انتخاباتی پێدەر بکرێت
درچونی یاسا ارکی پارلمانه له هیچ ولاتی که جیان به عراقی شوه له یاسای هل بجاردنی پارلمانی کردستان در بچه من تحداد کم هیچ یاسای لمحکمه اتحادی نه لعراق و نه هیچ ولاتی در ناچه بم محکمه اتحادیه شوه هیچ یاسای در نکره ارکی پارلمان یاسا در بکات بویه به رگای کی ناشرعی هاتون یاسای کی دستکاری کراو پیش وقت کوتای دیار کرسی دابش کراویان دانا اما لخدمت جنابی سروک بوین لو فتره دا جنابیان فرموی بو اما گرینگه که دنگدان تعبیر لرای میلت بکات اما شر لسر کرسی پارتی ناکین حتی اگر 90 کرسیش بو پارتی دابنین همان او شرمان کرد چونکه اما پشتمان بکردوکانی خومان و دستکوتکانی خومان گرمه لانتخابات ناترسینو اما لگل رأی میلت داین اما لسر موضوعی انتخابات خو قانونکه لپارلمان در نچوه قانونکه استاشی لگل دابه به برگ دوراوه که بدلی اوان بید بشر نیان توانی و کوتایی به پارتی بینن به معامره و خیانتی و کوسیویه که آبو 16 اکتبر و فروشتنی کرکوک و 20 اکتبر و همه امانه نیان توانی و کوتایی به پارتی بینن اگر به معامره نیان توانی به پاره دزراو نیان توانی اگر به شر نیان توانی هاتون چیان کردوه استاده توانن لرگای دنگی خلقه و او بکن که دیانوید اگر دنگدانه کی شفاف بکرد باور بکن ضربه کی واده خون که لشر دا لآشتی دا لحیج کاتک دانه خوارده بید پیتان وایه حالات یعنی هرمی کردستان یعنی لجی اوی که ناکوکی و دوبرکیان بیوه لنیو هرمی کردستان خدمت گزاریان پیوسته من باسی حالاتیان ناکم چونکه حالاتیان زور واضحه لگل آشتی دان لگل آرامی دان لگل بیکوی دان لگل خوراگیری دان لگل خوشگذرانی و پروژه دان من باسی چند سرکرده یکتی دکم کسانی زور دیاری یکتی من لو ماوی بینیم لخلال مانگی رابردو دا شرم لخویان دکنه و که گوی لو جوره بانگشه دگرن که او تصرفاتانه لسرو که کیان دبینن خوشیان دجی اوانه بو معلوماتی جنابیشتان لخودی بابتی موازنش توجیهی سروکی سپندراوی یکیتی بو اندام پارلمانکانیانات اگر نه خودی پارلمانتارکانیان دجی او اقلیته بون بلام ناچار بون پابند بون بقیاده حزبکیانه و اوانیش دیانزانی اما خیانتی که لکردکن ضرری که لموچه خورددن دیانزانی کاری که زور حاله بلام به ناچاری به زمانی خویان پیان بودم اما ناچاری پابند قیاده خومانه و بین او پیامی امروی سروک بارزانی که هر لیکم روژی دست فکرنی بانگشیل بجاردنیش گوتی که بانگشەیەکی هێمن و ئاراممان دەوێت وەکو دروشمی پارتی دیموکراتی کوردستانیش ئارامی و ئاوەدانی و پێکەوەی و خۆڕاگریە ئەمڕۆ دەکرێت بڵین پارتی دیموکراتی کوردستان ئەوانەی جێبەجێ کردووە پیشانی خەڵکی هەرێمی کوردستانی یاکە پەیامەکەیان چییە؟ پەیامی ئەمڕۆی جەنابی سەرۆک پەیامێک بوو هەڵقوڵاوی ئەو بیرۆڕایانە بیرۆباوەڕانە بوو کە جەنابی سەرۆک تەمەنێکە خاوەنی ئەو بیرۆباوەڕانەیە پیامکه گوره بو به آست برپرسیارتی به آست قربانیکانی پارتی به آست دستکوتکانی خوینی شهیدان به آست او خونانه که گلی کرد هیتی بله ایما وکو پارتی دیموکراتی کردستان به همو شوازک پابندین کلامی جنابی سروک لای ایما دستوره مستحیل هیچ کس بی بزینید بینیتان به چه زمانک دیجی پارتی قصه آن کرد ایهانه آن کرد دروی آن کرد هرش آن کرد بلام جنابی سروک ایمای بس شوازی که تر آراسته کرد بو ایمش پرامی جنابی سروک دستوره که و همو اندامانی لانگیرانی پارتی پی و پابند بون به شانازی و توانیمان بانگشه که زور همنانه لبانگشکه دا باسمان لمیجوی خومان کرد باسمان لدستکوتکانی امرا کرد باسمان لپروژکان من بوده هاتو کرد و به همو خلکی کردستانیش من گود به یک کلمه ولامی ساعت به ساعت قصیان دیجی پارتی کرد به یک کلمه جواب مانده و اویش که جنابی براگوره فرموی ناتوانن زۆر باشە کاک سیپان ئەوەی کە پارتی لە ماوەیەم بانگەشەی هەڵبژاردندا سەرنجی خست بووە سەر کردارەکانی بوو لە ڕابردوو و هەوڵەکانی بوو لە ڕابردوو پێتان وایە یان چاوەڕێی چی دەکەن لە ڕۆژی 20 مانگ ئەمە من بەدڵنیاییەوە ئەگەر بێت و ئەم برادرانە بەواستەی ئەو هاوپەیمانیەتە مافیا و قاچاقچی و تیرۆرە دەستکاری انتخابات نەکەن تداخلێکی ناشەریفانە و ناەخلاقی نەکەنە سەر انتخابات نەتیجەکان بە ئاست
واقعەکە دەبێت کە خەڵکی کوردستان دەیبینێ وەک ئەوەی ئەمڕۆ لە هەولێر بینیمان دوێنێ لە سۆران بینیمان پێرێکە لە دهۆک و لە زاق و لە هەموو کوردستانمان بینی هەموو هەرێمی کوردستان دەزانێت کە ئەگەر کورد یەک کەس خۆی لێ بکاتە خاوەن پارتیە هەموو حیزبەکان قوربانی بە کورد و کوردستان دەدەن لە پێنا حیزبەکەی خۆن تەنها پارتیە قوربانی بە پارتی دەدات لە پێنا حیزبەکەیان بەڵگەمان بۆ ئەم قسەیە زۆرە ئێمە دەڵێن وڵا هاوپەیمانن لەگەڵ تورکیا خۆ بینیمان ئێمە چۆن پەیوەندی خۆشمان لەگەڵ تورکیا تێکدا لەبەر ڕیفراندۆم و لەبەر مافێکی شەرعی و قانونی میلەتی کورد بەڵام ئەوان چۆن ڕیفراندۆمیان تێکدا و سربەخۆییان تێکدا لەبەر مافێکی لەبەر بە دەستکەوتێکی حزبی ئەوەی ئەوان دەیکەن هیچ عقلێکی ناگرێتەوە نازانم زۆر سەیرە شار ئەفرۆشن اینجا پارەش دەدەنەوە بۆ ئەوەی کە تەواوکاری فرۆشتنی شارەکە بکەم لە 16 ئۆکتۆبەر کەرکووکێکی وان نازدار کە بە زمانی خۆیان قودسی کوردستان بوو فرۆشتیان نەک پارەیان وەرنەگرت لە ساڵی 2024 پارەشیاندا هەتا محافظێکی بێدەسەڵات وەربگرنەوە کێ وا دەکا کێ ئەم کارە نەدەکا خەڵک ئەمانە دەبینێ ئێمە هیوادارین لەم انتخاباتە پێگەی پارتی بەهێزتر بکەن ئێمە لە بەردەم دوو ڕیانێک داین ڕێگایەک ڕێگای ڕاستە و خۆی گەورەش هەمیشە پاڵپشتی ڕاست و درستی دەکا ڕێگای ڕێزگرتنە لە خوێنی شەهیدان ڕێگای ماندووبوونە بۆ پارێزگاریکردن لە بەرهەمەکانمان ئەو ڕێگایە بە سەرکردایەتی شخصی جەنابی سەرۆک مەسعود بارزانیە ڕێگایەکی تریش هەیە کە دژی نەتەوەیین دژی کوردایەتین دژی مافن دژی دەستکەوتن دژی هەموو شتێکی درستن ئەگەر خەڵک لەم انتخاباتە بڕیار بدات بێنە سەر ڕێگای ڕاستەکە پارتی مەقاعدی زیاتر بێنێت پێگەی لە حکوومەتی هەرێم بەهێزتر بێ لە بەغداش دەتوانین زۆربەی مافەکانمان بەدەست بێنین با لێرەوە لە 20 ئۆکتۆبەر دەست پێ بکەین ئەو دەستە ڕەشە ببڕین کە لە کوردستانەوە دەچێتە بەغدا کار دەکات بۆ نەناردنی موچە بۆ ئەوەی پارتی پێتۆمەتبار بکات حەزەکەم باسی بابەتێکی دیکەش بکەین کە ئەمڕۆ سەرۆک بارزانی گوتی یەکەم کاری داهاتووی پەرلەمان نووسینەوەی دەستور دەبێت ئەمە چەند گرنگە بۆ پاراستنی قواری هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە دەستور زۆر بابەتێکی زۆر گرنگە باوەڕ بکەن بەشێک لەو کێشانەی کە ئەمڕۆ هەمانە لە خودی شعاری دەیڕوخێنین و کۆتایی پێدێنین ئەمە لە هەر وڵاتێکدا دەستور هەبێ ئەم شعارانە دژی نظامە دژی دەستورە بۆیە ئەم ڕێگیری لێ دەکرێت قبول ناکرێت حتا ئەم شعارانە جگە لە کردەوەی تیرۆریستی و مەوادی مخدر و دژی هەرێم بوون و بەکارهێنانەوەی دژە تیرۆر بۆ تیرۆرکردنی خەڵک و بەکارهێنانی سنوورەکان بەس بۆ مەسەلەی بەرکی خۆیان و قاچاقچی هێنان و بردن و بە هەموو ئەو کارانە لەسەروی هەمووانە ئەگەر ئێمە دەستورێکمان هەبا کە ئەویش یەکێتی ڕێگیری کرد باش هەموو کورد دەزانێت یەکێتی هۆکاری ئەوە بوو کە کوردستان بێ دەستور بمێنێتەوە چونکە دەستور چەترێکە بەسەر قوارەی هەرێمی کوردستانەوە لە زۆر تەحەدی داخلی و خارجی دەپارێزێت ئەگەر ئێمە دەستورمان هەبا یەکێتی نەیدەتوانی هەموو خەڵکی پەرلەمان 2 ساڵ 3 ساڵ انتخابات دوا بخات هیوادارین دەستور پەسەند بکرێت بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەم کارە نایاساییانە دابنێ بۆ ئەوەی پێگەی هەرێمی کوردستان لە نێوخۆیی و لە عێراق و لە ئاستی جیهانی بەرزتر بکەینەوە بۆ ئەوەی شەرعیەتێکی بەهێزتر بە هەموو مؤسسەکانی وڵات بدرێت و یاسا سەروەر بێ کە چیتر کەسانێک دەسەڵاتی حکوومەت بەکار نەهێننەوە بۆ لێدان لە حکوومەت هەتا سەعات 3 و 4 لە حکوومەت دان و ئیتر تا ڕۆژی دواتر دژی حکوومەتن ئەمە ئەگەر لە سلەیمانی و لە سنووری ژێردەستی یەکەتیدا نەبێت تەحەدا دەکەم لە هیچ شوێنێکی وڵات نەمان بینیوە پارەی حکوومەت دەسەڵاتی حکوومەت ئاسایشی حکوومەت چەکی حکوومەت سنووری حکوومەت بەکار بهێنرێتەوە بۆ لێدان لە خودی حکوومەت باشە با من پرسیارێک بکەم کاک سیپانیانی بۆ نمونە لە سنووری سلێمانی کە سنووری ژێردەسەڵاتی یەکێتیە ئەوان دەڵێن دەیڕوخێنین کۆتایی پێدێنین هەموو دروشمەکانیان لە کاتێکا کە من دەپرسم ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بوو ڕێگر بوو لە تەواوکردنی شەقامی 100 مەتری لە سلێمانی لە پرۆژەکان لە نەبوونی هەلی کار لەوێ ئەگەر حکوومەت بوو خۆ ئەوان جێگیری سەرۆک وەزیرانیان هەبوو ئەگەر دەسەڵاتیان نەبوو بۆ نەکشانەوە بۆ ئێستا قسە دەکەن ئەوان جێگیری سەرۆک وەزیرانیان هەبوو بەس لە دێگەڵە بەملاوە سەرۆک وەزیران بوو ئەستەن باوەڕ بکە من جارێکی تر ڕەنگە ساڵێک پێش ئێستا بوو بێ لەم کاناڵە لە بەرنامەیەک ئاماژەم پێدا سەرۆکی حکوومەت لە سلێمانی کاک قوبادیش نییە پاڤڵ خۆیەتی دەسەڵات و ئەمر دەردەکا و لە ڕاگەیاندنەکانی خۆیان بە شانازیشی پێوە دەکەن خۆیان اعتراف لە براکەیان ناگرن کە هەموو دەسەڵاتانەیان هەیە ئەوان چیان کرد من یەک نمونە بۆ جەناب تەگەڕمەوە با جەنابی سەرۆک وەزیران لێرە لە هەولێرەوە چوو هەڵەبجە
بۆ ئەوەی بەردی بناغەی پرۆژەی سایلۆ دابنێت. بەڵێ سایلۆ لە هەموو وڵاتانی جیهان پرۆژەیەکی استراتیجیە. گرنگی سایلۆ لەوەدایە چینێکی دیاریکرا و لە وڵات تێیدا سوودمەند دەبێ بە شێوازی ڕاستەوخۆ کە ئەویش جوتیارەکانن، خەڵکی ماندوونەناس و خەڵکی کەم دەرامەت و خەڵکێکە کە بە جددی ئارەقەی نێوچەوانی خۆیان حەقی ئارەقەی نێوچەوانی خۆیان دەخۆن، هەستان بربەستیان دانا و خەڵکی و لاتولووتیان تێگەیاندن بۆ ئەوەی ڕێگیری لە کاروانەکانی ئۆتۆمبیلی سەرۆک وەزیران بکەن، بەڵام بەمەش سەرۆک وەزیران نەوەستا بەردی ئەم پرۆژەی دانا و دەستکەوتێکە بۆ ئەم کابینەیە کە چەندین پرۆژەی استراتیجی جیاواز لە پرۆژەکانی تر لە هەموو شار و شارچکەکان دانراوە بە سنوورەکەی خۆشیانەوە بە ڕاپەڕین و بە پشدەر و بە گەرمیان و بە هەڵەبجە و بە ناو سلەیمانیشەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز سیپان شێروانی ئەندامی پەرلەمانی عێراق. زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆش.